بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لە یەکەم بەرنامەی ساڵی نوێدا هاتینەوە خزمەتتان لەگەڵ هاوکارانە مەمشە و پانۆراماتان پێشکەشەکەین هەم لە دەستپێکی ساڵی نوێ و هەم لە ساڵێکی تری تەمەنی دەستگای میدیای کورساتدا ئێمە وەک کارمەندانی دەستگای میدیای کورسات بەڵێنتان پێدەدەین بە تایبەتیش لە بەرنامەی پانۆرامادا تەواوی ڕنگ و دەنگە جیاوازەکان لە بوارە جیاجیاکاندا لەسەر ئەم منبەرە بۆ ئێوە بخەینە ڕوو بۆ ئەوەی حەقیقەتەکان لە پانۆراماوە پێشکەشی ئێوە بکەین. ئەم شەو باس لە ململانەیەکی ڕووکەشی و هەندێک جار لە ناوەڕۆکدا لە نێوان ئەلمانیەت و ئیسلامیەتدا دەکەین. هەندێک جار ئەلمانیەکان بەشێک لە مامۆستایانی ئاینی بە پیاوی دەسەڵات یان پارێزەر و حیمایی دەسەڵات باسەکەن بەڵام دەسەڵات لە مینبەرەکان دووریان دەخاتەوە و هەندێک جاریش پیاوانی ئاینیان بەشێک لە پیاوانی ئاینی بۆ هەردووچی بەشێکە بەشێک لە ئەلمانیەکان دژە دین و بەڕەتکردنەوەی دین ئەژمار دەکەن بەڵام ئەوانیش قسەی خۆیان هەیە. فکری ڕۆشنگەری لارێمی کوردستاندا پرسی ڕۆشنگەری و سیاست پرسی ڕۆشنگەری و کۆمەڵگا لەکوێی بیرکردنەوەکانی تاچی کوردیدایە تاچی ئێمە لەکوێی فەلسەفە و بنەڕەتێک یاخود بنەمایەکدایە بۆ تێڕوانینەکانی یان بۆ تێڕوانینی پێشکەوتنەکانی جیهان. ئەم شەو ئەم تەوەرانە لە گفتوگویەکی کراوەتە لەگەڵ بەڕێز یونس ڕاوی نووسەر تاوتوێ دەکەم دوای دابڕانێکی زۆر کاک یونس بەخێر بێ. خۆشحاڵم ئەمڕۆ سەرەتا پیرۆزبایی ساڵیادی دامەزراندی 22 ساڵەی کورسات ئەەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. سپاس بۆ بەڕێستان. من دەمەوێ گفتوگویەکی ڕاشکاو بکەین کاک یونس هەمیشە کە بەڕێزت دەرەکەویت بە دژەدین بەڕەتکردنەوەی پیرۆزیەکانی دینەژمارەکرێ ئەمە لەکوێی ینی حەقیقەتی ئەمە لەکوێدایە؟ بەمە پرسیارێکی سادە بەڵام لای خەڵک ئاڵۆس بەڵێ تەشویهکردنی وێنەی ئەو کەسانەی ئیش لەسەر ڕۆشنگەریەکەن و تایبەتی ئیش لەسەر عەقلانیەتەکەن بە درێژایی مێژوو هەر هەبووە و ئەمە ڕێگ و ڕیشەکەشی فقط لە ناو وڵاتانی ئیسلامی نییە بەڵکو لە وڵاتانی مەسیحیش لە سەدەکانی ناوەڕاست هەبووە و لە دینەکانی دیکەی سەدەکانی کۆنتر هەبووە. کۆمەڵێک کاتێک کە عەقلانیەت قسە دەکات کە ڕۆشنگەری قسە دەکاتن کۆمەڵێک کەس کە خەریکی بازرگانین بە ئاین خەریکە دین بەکارێنن بۆ دەستکەوتنی سیاسی و پلەپایە و پۆست ئەمان بەرژەوەندەکانیان ئەکەوێتە خەتەر. کاتێ بەرژەوەندەکانیان ئەکەوێتە خەتەر هەمیشە سیلاحێکیان هەیە ئەمەی کە فارابی فەیلسوفی ئیسلام ئەڵێ ئەمان یەک سیلاحیان هەیە کە بە خەڵکی عەوامەڵێن فڵان کەس کافرە بۆی خەڵک تەواشە بکەن گوێ لەمان نەگرن چونکە کە گوێ لەمان نەگرن نائیتر کۆمەلگا هۆشیارە بێ کە هۆشیار بوو ئیتر بە دوای هەموو دەنگێک ناکەوێت. فشتەکە فقط مەسلحەتە ئەجینا زۆربەی ئەمانەیش کە بەو هینە لە قەڵەممان دەدەن دژە دین و نازانم چی لە ڕاستی زانن وایە و ئێمە مەسەلەن من لەو کتێبە فەلسەفەی ئیسلامی تێدا سەرجەم فەیلسوفە ئیسلامیەکان بە دژە دین وەسف کراوە لە کاتێکدا زۆربەیان متدەینتر و خواناستر و پاکتر و جوانتر بوونە لەو مەلاو دەنگانەی کە تەکفیریان کردن و تەشویهیان کرد. پێناسەی بەڕێزڕاوی بۆ پیرۆزیەکانی دین چییە مەسەلەن قورئان و مەسەلەن پێغەمبەر درودی خوای لێ بێ بۆی مەسەلەن هەمیشە تۆمەتبارەکەن ئێمە خۆی گەورە قابلی مناقەشە نییە. نانە خێرە من المسلمات آمنا بالله وكيف يصح للأذهان شيء إذا حاج النهار إلى دليل. الله چۆن مەسەلەن ئێمە لە ڕۆژە بە خەڵک بڵێن ئەمە ڕۆژە شەو نییە خدا ئاوایە ئیتر واجب الوجودە لە لای فەیلسوفە ئیسلامیەکان کە دوای خدا ئێمە قسە دەکەین. پیرۆزی ئاینیەکان یەکەم پیرۆزی ئاینی کە ئێمە هەمانە خدایە ئەوە ذات الأقدسە یعنی کە هەمومان متفقین لەسەرەوە و پاشەوە قورئانە قورئانی پیرۆزە قورآنی پیرۆزەوەی هەمانە بە ڕیوایەتە جیاوازەکان بما فيه ئەوەی حەفسی عن عاصیم ئێمەی خوێنین و پاشان جەنابی پێغەمبەرە
جەنابی پێغەمبەر وەکو درودی خوای لەسەر بێ ئەوە بە ئەحادیسە صەحیحەکان کە موافقە لەگەڵ قورئان و موافقە لەگەڵ عەقڵ. دوای ئەمە کەس مقدس نییە، هیچ کەسێکی دیکە مقدس نییە، هیچ مەلا و شێخ و سەیدێک مقدس نییە، هیچ ئینسانێ مقدس نییە. ئەمە مقدساتەکانی ئێمن کە تۆ لەسەر ئەوانەی پێشوا کە پێناسەت بۆ کرد متفقی لەوە بچینە ناو بابەتەکانی تر و تەخمین نەکرێن بەڕێستا. زۆر باشە کاک یونس، من لە بابەتێکەوە مەسەرەن ئێوە زۆر جار و ینی بلملانەیەک یان شەڕێکی ئەگەر ئاشکرا و یان هەندێک جار شاراوە هەبێ، مەسەلەن هەندێک لە مامۆستایانی ئاینی ساڵانێکی زۆر لە مینبەرن، لە مینبەری مزگەوتن، بەشێک لەوانە پێیان وایە کە ئەمانە حیمایی دەسەڵاتن یان پارێزەری دەسەڵاتن لە پڕ دوورە خرێنەوە. ئەمە بۆ مەسەلەن مامۆستا سەید ئەحمەد بەرزنجی یەکێکە لەو نموزەجانە پێت وایە هۆکاری دوورخستنەوەی ئەمانە لە چیەوە دێت؟ دوورکەوتنەوەی لە مەبادی ئەدینیەکان ئاینیەکان زیاتر بڵێن دینیەکانە یاخود پەیوەندی بە مەساڵەحەوە؟ ئێمە قسە لەسەر دوورخستنەوەی شخصێک ناکەین بە تەسمیەوە، لەسەر ظاهیرەی دوورخستنەوە و ظاهیرەی دوورخستنەوە نە لە کوردستان بەڵکو لە عێراق وڵاتانی عەرەبی و ئیسلامی. ئێمە وەکو کوردستان وەزارەتێکمان هەیە ناوی وەزارەتی ئەوقافە کە مەلاکان بەخێوەکە موچەیان ئەداتێ و مەسەلەن کۆمەڵی ئیمتیازاتی دیکەیان هەیە لەگەڵ ماڵ و خان و ئەو شتانە. دوورخستنەوە ئەبێ بەڕاستی لوجنە هەبێ حەسەب ئەو قوانینانەی کە ئێمەیشی پێەکەین لە کوردستان ئەبێ لوجنێکی ئینزیباتی هەبێ بە حکمی ئەوەی مەلاکە منتەسیبی وەزارەتە کەواتە مۆزەفی ئەو وەزارەتەیە و ئەو وەزارەتە مەسئولە لەسەر چۆن وەری گرتووە قبوڵی کردووە مزگەوتی داوەتی ئاوە مەسئولە لەوەی معاملەی لەگەڵ بکە، بەڵام ئەبێ لوجنێکی ئینزیباتی هەبێت، تۆهمەکان تەواجودی هەبێتن و بالمقابل عقوبە هەبێت. و ئێمە سەیرەکە لەوێ هەمیشە بینیومانە عقوبەکان بریتی لە دوورخستنەوە. باشە ئێمە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک مەلا کۆمەڵێک گەنجانیان هاندا بچوو بوونە ناو داعش، کۆمەڵێک گەنجی 17 ساڵ تازە وتیان حۆری و شەراب و شتی لێ بڕۆن خۆتان تەقێنەوە لەوێ، بەڵام ئەو مەلایەنە چیان لێ هات؟ ئایا بەش دوور خرانەوە یان ئەبێ سزا بدرێن یا وەکو ئەبێ تەوعیە بکرێن؟ من ئەو ساڵانەی کە لە سعودیە بووم دیارە ئەمەی حربی کۆنی سۆڤیەت و ئیتحادی سۆڤیەتی و ئەفغانستان کە بوو سعودیە ئاخر لە ڕێگەی وەهابیەت یارمەتیەدان، بەڵام ئەم گەنجانەی کە تووشی ئەوە ببوون بە ئێرهابی مەراکیزیان بۆ کردبوونەوە، سەنتەریان بۆ کردبووە مناقەشەیان لەگەڵەکردن. ئەمەش ڕێگایەکی دیکەیە. ئەو کەسەی کە تۆ پێت وایە مەلایە بانخواز هەر کەسە کە نەشری ئەفکارەکەی بیخە دیبەیتێک، بیخە منازەڕەیەک، بەوەوە هەم کەسەکە هینە بێ هەمیش مزایدە بەمە ناکرێت کەسێک دوورخرایەوە لەسەر چی. لە کاتێکدا ئێمە ئەوەش وازحە، یعنی من دەیبینم لە سوشیال میدیا کۆمەڵێک بانخوازمان هەیە، یعنی بانگە خواز دەکەن بۆ تونندڕەوی، باشە بۆ خڕافیان ئەمەش کردن لەسەر بیری تونندڕەوی لارێ هەنێکیان بانگەشە دەکەن بۆ حیزبە سیاسەکەی خۆیان کە دوایینێکیان هەیە. بۆیە ئەگە سیرکەی کۆمەڵێ دەنگ بە درێژایی ئەو 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان مەلایە بانخوازە دەرەکەوێت دوای ئەچێتە پەرلەمان دوای هینێکی ئەدەنێ و عەبا و مێزەرەکە فڕێدا. ئەمەش هەیە. ئەمانە لە کوێی دینە ئاینە جیانە بێتەوە، مەسەلەن کەسێک بۆ گروپێک بۆ ئچر بە ناوی وەهابیەت بێ سەلەفیەت بێ نازانم ئەمانە ئەسڵەن لە خارجی ئیسلامیەت و پێویستە بەمانە بوترێ دژەدین، پێویستە بەمانە بوترێ تشترون بآياتي ثمنا قليلا، آياتكاني خوا أفروشن قل لا أسألكم عليه أجرا. أصلا أجر بيته ناواخنيه نابيت الراتب والقريب مقابلي وي بانقوازك يبو خدا وبوينك أصل أساسيني أما شتێک نییە لە ئاینی ئیسلام بە ناوی پیاوی ئاینی کە هەنوود لە ئاینی ئیسلام نییە، خوا و پێغەمبەرمان هەیە لەگەڵ قورئانەکەی. زۆر باشە دێنە سەر بابەتێکی تر کاک یونس، مەسەلەن لە ماوەی ڕابردوودا لەسەر کۆمەڵی قسەی مامۆستا شێرزاد حەسەن کە مەسەلەن فترێکی زۆر لە بواری بنیادی پەروەردەی و کۆمەڵایەتی کۆمەڵگە قسەی کردووە، کۆمەڵێک هێرش کرایە سەری. ئەمانە بە چ مەبەستێک بوو؟ لەکوێدا ئەمانە بۆچی ئەمانە یەک ناگرنەوە؟ مەسەلەن ئەو پێی وایە باسی ئەقلانیەت و باسی پێشکەوتنی کۆمەڵگاکە و بەشێکی زۆریش لە مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانیان باسی ئەقلانیەت و باسی پێشکەوتن. بۆچی ئەم خیتابەت دژیەکە؟ بۆچی لە یەک دوورە؟ بۆچی لە شوێنێکا بەریەکەکەوێ؟ من پێم وایە زۆر دوورە. مامۆستا شێرزاد حەسەن تەمەنێک لە پەروەردە و ئەدەب سەرفی کردووە، تقریبا 50 ساڵێکە لە
وەکو مستشاری قانونیش لە پەروەردە ئیشی کردووە ئەم جملەیەکی وت وتی خوێندنی ئاینی بەگشتی خوێندنی ئاینی بەگشتی لە 1 تا 9 مناڵێکی ئەرهابی خوڕافی دروستەکە ئاتنی تر قیامەتیان بۆ هەڵساند و دایان نەمرکاندەوە لە بڕی ئەوەی کە دەبوایە وەزیری تەربیە باشە کاگالان پەیوەندی پێ بکە مامۆستا شێرزاد جەنابەت قسەیەکی ئاوات کردووە ئەمانەوێت تێبگەین لەکوێ ئینسانێکی ئەرهابی و خوڕافی دروستەکە تکایە یعنی وەزیری تەربیە دەبێ بەو بڵێ لەبەرەوەی مەقامی فکر بەرزە باشە لە هەموو دنیا و ئەوروپایی تۆ بینی و غەربی تۆ بینی فکر پێشی خستووە ڕۆشنگەری ینی سلێمانی هیچ فەرقی نییە لەگەڵ شیکاغۆ بەڵام لەوێ ڕۆشنگەری و لەوێ ئینسانە مونەورەکان قیاداتەکەن ف دەبوایە بەو شێوەیە بێ و دەبوایە دەرفەت بدرێتە ئەو پیاوە کە من ئەزانم چیەڵێ بە حکمی ئەوەی کە زۆر لێک نزیکین و ئەوانە دەبوایە ئاوا بکرێت نەک هاتن تەخوینیان کرد وتیان مولحیدە کافرە نازانم چی لە کاتێک ئەو دەنگانەی کە یاود مولحیدە من مامۆستا شێرزاد دەمێکە ناسم باوەڕ کە ئیمانی لار هەمویان زیاترە بەڵام هەمیشە پێوەرێک مەسەلەن ئیمانی لەوان زیاترە لەبەرەوەی ئەو پیاوە باوەڕی بە ژیان دۆستی هەیە بە مرۆڤ دۆستی هەیە باوەڕی بە عەدالەت هەیە باوەڕی بە یەکەوە ژیان هەیە باوەڕی بە تەسامح هەیە ئەوە مەعایرەکانی ئیمانە توازای ئیمان هەر نوێژ و ڕۆژیە دوای بچی دەستی خەڵک ببڕی و تیجارەت بەدین بکەیت و درۆ بکەیت و خیانەت بکەیت و خاک بفرۆشی کەواتە هەست ناکەی لێرە دیالۆگێکی هەیە من و ئەقلانی نییە یان ڕاشکاو نییە لەو نێوانەیە هەریکە لە دۆڵێکە وەکو مشکلەکە ئەوەیە حکومەتی هەرێم هیچ پرۆژەیەکی بۆ ڕشتەنگەری نییە لە کاتێک دەیان پرۆژەی هەیە بۆ موئەسەساتی ئاینی بۆ دام و دەستگای ئیخوانیەکان کە ئیشەکەن لە ژێرەوە دەیان دام و دەستگایان هەیە باشە ئیخوانیەکانە ئیخوانەکان سەلەفیەکانیانە ئەشعەریەکانیانە طبعا بەبێ ئەوەی من گومانم هەیە لەوەی دەسەڵات تێبگا کامەیان چییە و سەربەکان وڵاتن و ئەجەندایان چییە و بۆچی ئیشەکەن و ئستراتیژێتی دوورمەدا و قەریب المەدایان چییە باشە بۆ ئەمانە هەمووی مەشاریعی هەیە شوێنیان ئەداتێ موئەسەساتیان بۆ کاتەوە ئیعلامیان ئەداتێ بەڵام بۆ ڕۆشنگەرەکان نیەتی هەمانە و مامۆستا شێرزادە پار ساڵ قسەیەکی کرد ئەڵێ لە زانکۆی هەڵەبجە لە سیمینارێک ئەڵێ خیتابی ئاینی گوتاری ئاینی گوتارێکی نێرینەیە نزیکەی 100 داوایان لەسەر نووسی باشە ئەو پیاوە پیرە بەهینەوە بیبەنۆک و مجریمێک باشە لە کاتێک وایە بۆ ئایا توراسی ئێمە توراسی ئیسلامی لە فەلسەفە و لە عرفان و لە هین ئایا نێرینەیە بەڵێ نێرینەیە بۆ لەبەرەوەی هەموو فقەها و مفەسیر و محەدیسەکانمان نێر بوون بە عەقڵێکی نێرینە نووسیویانە و هەموو سوڵتان و خەلیفە و ئومەڕاکان نێر بوون بەشێکیان بۆ مەسلحەتی ئەوان نووسراوە کەلیمە وشە مامۆستازانە دادگایی ناکرێت ئەمە عەسری مەحاکمە تەفتیشی سەدەکانی ناوەڕاستی ئەوروپایە وشە بە وشە جوا بدرێتەوە مام جەلال رحمه الله وأسكنه الباري فسيح جناته كاتي خوي لسر أو كتابي كدرتشو صقور بوتشي بو عنواني صقور وتي أبي وشابة وشجع بدريتوا كابرا وشي وتو بوشجع بتنا بوي أبي لعيني كم حكمتي ريم دزلو من ل 2015 ودعاويم لسره لسر شي لسر وكتابانا لەچیانە کۆکن لەگەڵ تا مەسەلەن بۆ دیبەیتێک نییە دانیشتێک نییە من تەحەدا دەکەم تێشی بگەن فەلسەفەی ئیسلامی چییە ئیلاهیات چییە یان نۆستیسیزم دەستت بردۆ بۆ پیرۆزیەکان ئەسڵەن پیرۆزیەکانم منەزە کردووە ئەڵێم ئێوە تیجارەت بەوە مەکەن ئەوە تیجارەت نییە وەڵا قورئانەکەی ئێمە بابە قورئانی تۆ نییە قورئانی للعالەمینە پێغەمبەرەکەی من پێغەمبەری عالەمینە خودای من بابە خودای تۆ نییە ئەسڵەن تۆ موچی خودای خدا هی ملحدیشە هی مەسیحیەکە هی جوویەکە هی کریستیانێکە ئەمان ئەترسن لەمە بۆ هەر لە کۆنەوە سەفقەیەکە بووە لە مابەینی سیاسەتمەدار و پیاوی ئاینی هەر لە کۆنەوە باش سیاسەتمەدار بۆ ئەوەی عەوامەکە هین بکە مەلاکە هاتووە هینی کردووە ئەمە خراپترین وتوانم بڵێم پیسترین سەفقە بووە بۆ ئەوەی ڕۆشنگەرەکە فەیلسوفەکە مفەکرەکە هامش بکرێتن حکایەتێکی زۆر جوانی ئیبن طوفەیل هەیە ئیبن طوفەیل فەیلسوفی گەورەی ئیسلامە
لە ئەندەلوس ئیسپانیا لە بەڵاتی موحیدینەکانە ئەبینێ ئیبن ڕشدی فەیلسوف گەنجە دادەنیشی قسە دەکا و خەڵک دەسەڵات گەندەڵە و دەسەڵات ئەوێ پێی دەڵێ وەرە دەسەڵات گەندەڵە ئەڵێ باشە بڕۆ بە دەسەڵات بڵێ گەندەڵێکت ڕقم 1 2 3 لێت وەرەگرێ بەڵام لێرە لێت وەرناگرێ دوو تکایە دەرباری دەسەڵاتدار چۆڵ مەکە هەمیشە کە تۆ چۆڵی دەکەی مەلایەکی خوڕافی ناڵێم ڕەوحانی مەلایەکی ئێرهابی ناڵێم نورانی لە پشتەوەی تۆی و خۆی و جوعبەیەک لە تەفسیراتی هەڵا لە تەفسیراتی غەڵەت بۆ دینی لایە ئەوێ بە حاکم بکا وڵاتەکە بخاتە دواوەی دواوە وەکۆی ئێسای باشە بۆچی دەسەڵات یان نخبەی سیاسی یان سیاست لە ڕۆشنبیران و ڕۆشنفکران دوورە بۆچی ئەمە بە تایبەتی لە کوردستان و لاواقعی حاڵی ئەمڕۆیە کاگیۆنس مەسەلەن پەیوەندی ئێوە لەگەڵ دەسەڵاتە مەسەلەن بۆچی مادام مامۆستا بەشێک لە مامۆستایانی ئاینی و بەشێک لەوانەی کە ئەجێندایشیان هەیە ئەیانەوێ ئەمە بەکاربێنن بۆچی ئێوەش لی نزیگنین یان دەسەڵات ناوێ ئێوە ناتانەوێ ڕێگە ڕاستەکە کامەیە خۆی شتەکە دووجەم سەرەیە ینی بڵێم بەتەنیا دەسەڵاتە نەخێر بەتەنیا ڕۆشنبیرەکانە نەخێر بۆ لە دەرەوەی ئەم بازنێن بۆ لە دەرەوەن ینی حەلی ئەمە پێتەڵێ سەبەکەی چی ئەوەلەن ڕخنە لە ڕۆشنبیرەکان بگرم سەرەتا زۆربەی ڕۆشنبیرەکانی کورد مسارەی عوامەکەن لەگەڵ عەقڵی عوامە ڕۆن شتێک ناڵێن عوام قبوڵی نەکا شتێکی تازە بەیان این بێ مەسەلەن ئەمەی مامۆستا شێرزاد کەس نەیوت من پشگیری فکرەکەی ئەوەکەم وتیان پشگیری شخصی ئەوەکەین بابە ئەو خۆی فکرەکەی لا مهمە دوو تۆ ئەگەر فکرەکەی ئەوت لا غەڵەتە پێی بڵێ مامۆستا شێرزاد پیاوێکی باشە هینمان لەسەر نیە بەڵام غەڵەتەکەی لێرەیە ئەمە لە کاتێکدا هەموو دنیا ڕۆشنبیر سەردەستەی خەڵکە سەردەستەی سیاسیەکانە نەق دەگرێ بەڵام نەقدی بەننا نەقدی ڕوخێنەر ناگرێ دوو زۆربەی ڕۆشنبیرەکان خەریکی یەکترن باشە وە هیچ پلانێکیان نییە مەسەڵەن پرۆژەیەکی سیاسیان هەبێ یان پرۆژەیەکی قەزایی قانونیان هەبێتن ئەسڵەن بەشێک لە ڕۆشنبیری کورد سیاست بە شتێکی قێزەوەن و پیس و هین دادەنێ لە کاتێکدا ئەمە چ بەرژۆنجێکی کۆمەلگا لە کاتێکدا سیاست لووتکەی عەقلانیەتە وەکو ئەفلاتۆن ئەڵێ لە جمهوریەت پێویستە فەیلسوفەکان حاکم بن دوای فارابی دێتەوە لە مەدینەت الفاضلە ئەڵێ ئەگەر فەیلسوف و ڕۆشنبیرەکان دەسەڵاتداریش نەبن ئەبێ ڕاوێژکاری دەسەڵاتدارەکان بن بۆی بڕیاری هەڵە نەدرێ بۆی پرۆژەی هەڵە نەچێتە پێش بۆی باشترین خزمەتگوزاری بۆ خەڵک دابین بکرێت باشە گەری ڕۆشنبیرێک کە تەبەقەکەی تێگەیشتنەکەی دنیابینیەکەی گەورەترە بەرفراوانترە وەکو عوامێک بیر بکاتەوە ئەی عوامەکە وەک چێ بیر بکاتەوە زید و طین و بەلەتەن خۆی من دەمێکە ڕۆشنبیرانی کورد زۆربەیان لە مابینی دوو عین دوو حرفی عینن یان ئەڵەن دەبێ عەبدی سوڵتەبی یان ئەبێ عەدووی سوڵتەبی کاردووکیان غەڵەت من عەدوو من ئەسڵەن من هەو قەوارەی هەرێم کە سێدە سەڵاتەکەیە دادوەری و حکوومەت و هین من خۆشمەوێ بە ڕووبارێک خوێن شەهیدان بە ڕووبار لە فرمێسکی دایکان و جەرگ سووتانیان ئێمە دروستمان کردو ئەمە ئەسڵەن خۆشمە ئەسڵەن کورد کە 6 میلیۆنە 50 میلیۆنە لە جیهان بقعەیەکی قانونی بی ئێرەیە خۆشمێ من ئەسڵەن شانازی یەکەم سەرۆکی پەرلەمانەکەم ژنە شانازی یەکەم سەرۆکێکی وەکو هینی فەڕەنسا سەرکۆز هین ماکرۆن خۆی بۆ چەمانەوە شانازی بۆ دەکەم بەڵام بەیانی کە غەڵەتێکی لە پەرلەمان غەڵەتەکەی پێڵن ڕێگەڕاستەکەی ڕۆشنبیرانە چۆن ئەمە ڕێگە ڕاستەکەی ئەمە ڕێگا ڕاستەکەیە وە لە هەموو دنیا ئەمە هەیە تۆ خۆشت دەوێ هی خۆتە بە خوێنی گەلەکەی خۆ دروستکراوە بەڵام کە غەڵەتەکەی نەک پەرلەمان وەڵام بێمە هەڵوەشێتەوە نازم لە پایچی هەڵوەشێتەوە چێ بێتەوە پۆستاڵەکانی بەعز بێتەوە باشە بۆ حکوومەت کەم و کورتێکی هەیە موچە نادا ڕەخنە دەگرم تۆ بێ موچە بدەیت لە بەرەوەی عەقدێکت هەیە لەگەڵ موچە خۆری خۆت کە خزمەتێکی کردووە مقابلێ وای دەی فەسادێکێ گەندەڵێکێ بێت تۆ پێش کۆمەڵگا بکەوی پێش کۆمەڵگا ئەبێ لە پێش کۆمەڵگابی و ئەبێ لە پێش دەسەڵاتیش ئەو عەبد و عدوانیەتی ئێستا ئەمە هەردووکی غەڵەتە هەردووکی غەڵەتە بەداخەوە کامیانە زیاتر هەیە کامیان زیاترە مەسەلەن بەشێک لە عدوانەتەکە زیاترە عدوانیەتەکە زیاترە بۆ عدوانەتەکە زیاترە و کەسش ناتوانێت هین بکە بەڵام ئەوەی بەشێک لە وەزارەتی ناوچوارچی وەزارەتی ڕۆشنبیران کۆمەڵێک
نووسەر هەیە بەسەر هێزە سیاسەکان دابش بوون ئەمەش زۆرێک نییە لە عبدایەتی مەسەلەن حەق نییە مەسەلەن تەنانەت ڕۆشنبیرەکانی ناو حزب ئاساییە لە زۆر دنیا ڕۆشنبیر هەبووە لە حزبێک بەڵام لە حزبەکەی خۆی نەقدی گرتووە تۆ ئێستا نەقدگردن لە ناو حزبێکیش بڤەیە ئەسڵەن تۆ مامۆسازانەکە چیتەوە لە ماڵەوە نەقد دەکەی ئەمە لەوێ ئەمە ئاوای ئەوەیە بۆی ماڵی خۆتە بەڵام لە جیرانەکەت بیتە میوان ناتوانانی بۆ تۆ دڵسۆزی زیاتر بۆ ماڵەکەی خۆتەوە شتێکی تەبیعیە باشەکەواتە ئێستا کاتیەوە نی ئێمە بۆ هەموو ئەوانە پێناسەیەکی جیاوازتر و هەنگاوی جیاوازتر بندرێ مەسەلەن سەیری من لەو ڕۆژانە وێنێنشی مەریوانی وریاقانێ ئەم بینی کاڵێ لە بن خانوویەکی زۆر سادە دانیشتۆ لە سەردەمی خەباتی شاق کە دنیای کومێدمانە بوو لێرە و پیاوە نووسەرێکە مەسەلەن نووسەرێکی من دنیابینیەکەی دنیابینیەکی جوانە مەسەلەن ئەو پێشمەرگە بووە لە شاق بە لە شۆڕژ بووە کاتی ئەوە نیە بەشێک لەو نخبەی ڕۆشنبیرلانی کەم ببنە وەسیتێک ڕێنیشاندەرێک هەم بۆ دەسەڵات و هەم بۆ خەڵک ئەزانی ئێمە شتێکمان هەیە یعنی کۆمەڵێک ڕۆشنبیرمان هەیە تقریبن لە فترێکی زەمەنی بەجێ ماون ئەنی مسایارەی واقع ناکەن لەگەڵ واقعەکەنین هین نین دوو هەمیشە خەون و خەیاڵ شتێکە جێبەجێکاری و تەطبیقکردن لە عالەمی واقع شتێکی دیکەیە من بە خەون و خەیاڵ ئەتوانم جوانترین جیهانە بۆ دروستکەم بەڵام ئاەتوانم بە واقعەوە بکەم لە کوردستان زمینەکە لەبارە بۆی کۆمەڵێک لەو خەون و خەیاڵانە بە واقع جێبەجێکرێ بەڵێ ئەکرێ ئەگەر مەسەلەن ڕقەمیەکەکان لە سڵتە گوێ بگرن مەسەلەن من نمونەیەکی بەسیتە هێنمەوە سەرۆکی حکوومەت پێش ماوەیەک نامەیەکی بانکێشنامەی بۆ شێخی ئەزهەر نرد شێخی ئەزهەر بێ پرسیارەکەمەوە ئایا سەرۆکی حکوومەت دەزانێت ئەزهەر دژی ڕیفراندۆم بوو ئایا دەزانی ڕیفراندۆمی بە پارچە پارچەکردنی وڵاتانی ئیسلامی و کوفر و ئیلحاد و تەفرەقە لێکدایەوە ڕقەمێک دوو ئایا سەرۆکی حکوومەت دەزانێت ئەزهەر لە چرکەساتی جینۆسایدی کورد و هاتنی داعش و بردنی کچان و ژنان خوشکان و دایکانی ئێمە ئێزدی و فرۆشنەوەیان لە بازاڕی خاسە ئەزهەر نەیوە دەمە کوفرە وتی ئەمە خەواریجن ئەنجە داعش جوابی داوەتی خەواریج ئێوەن خەواریج لە لوغەی عەرەبی یعنی خارج عن خلافە وتی ئەمە خەلیفەمانەیە ئەبی بەکرین البەغدادی ئەوە ئێوەن بەیعەت نادەنە ئەم کەواتە ئێوە خارجین ئێوە خەواریجن بەڵام هەرگیز ئینکاری سەبی نەکرد ئینکاری ئەو جینۆسایدی نەکرد لە قەڕنی 21 سێ بۆ وای ناخوێن ئایا سەرۆکی حکوومەت دەزانێت کە ئەزهەر لە لای گەورە نووسەرەکانی مصر پێڵێن دەستگایەکی ئیرهابی یەک لەوانە سەید القمنی پارساڵ وتی ئەزهەر دەستگایەکی ئیرهابیە و ئینسانی ئیرهابی دروستەکە و ئینسانی خوڕافی هینەکە بە دەلیلی یەک دوو سێ ئایا سەرۆکی حکوومەت دەزانێت لەوەتەی ئەزهەر هەیەش مسەقەفین و خەڵکە واعیەکەی مصر دەناڵێنی بەدەستیەوە ژنی نەسر حامد ئەبوو زێدی تەلاقی هە لە خۆیەوەتیەوە تەلاقی کەوتۆ لەبەرەوە کوفر و ئیلحاد و سەدان کتێبی بەناکردو ئایا ئەمە دەزانێت کە ئەم بانکێشنامەیەکە ئەکید کۆمەڵێک ڕاوێژکاری هەنێ ئەوانش بۆن ئایا ئەمە دەزانن ڕاوێژکارەکان مشکیلەکە کاگیون چێ دەڵێ مەبەستی ئەوانیش خێرێک نی بۆ سەلم بۆ ئەزهەر خێر لە خێروبێری هەرێمی کوردستان قوارێ هەرێمی کوردستان قسێ بکە مەسەلە لە دنیا عەرەبیدا ئەم نمونەیەم بۆ ئەوەیە ئایا ئەو دەزانێت دوای ئەوەی ئەو هەموو دژایەتی کورد و قوارەی کوردی و عەقلیەتی کوردی هەیە تۆ داوەتیەکەی ئەگەر نایزانێ کەواتە و پێم وایە و دەبێ زۆربەی سیاسیەکان بە دەوروبەری خۆیان دابچنەوە کەسێکی کردۆتە ڕاوێژکار لەبەرەوەی کاتی خۆی باپیرەی نازانم چێشت لێنەر بۆ نازم چی بۆ ئەمە ڕێزی لێ بگرە شۆڕشە شەهیدە هەر شتێکە بەڵام کەسێک بکە ڕاوێژکار کە پێی بە شتەکان بکە ئیدراکی هەبێتن خەلفیەتی هەبێ خوێنەواری هەبێ ئاگای لە دنیا بێ کارەساتە تۆ کابراوە مشتی کردو ئەگەر داوەتەکەی ببێتە مای خێر بۆ قوارێ هەرێمی کوردستان قسەیەک بکە بۆ دنیا عەرەبی لەبەرەوەی ئەزهەر خۆی هین هەیمنێکی عالەمی نییە تا بێتە لە دنیای عەرەبیش هەیمنەی نییە نەخێر لەبەرەوەی ئێمە گەورەتر لە ئەزهەرمان هەیە هەیە ئیکیباری عولەمای سعودیەیە و هەیە ئیکیباری عولەما پارەی هەیە پترۆلی هەیە ئەوان ئیطاعە دەکرێن زیاتر ئەوان گوێیان لێ دەژیرێت باش کەواتە ئێمە لەکوێی ئەو دنیا بینین بەکارهێنانین مەسەلەن زۆر زار
دین بۆ خزمەتی میلەتانە کاگیونس مەسەلەن دین بۆ خزمەتی گەلانە چۆن ئێمە بتوانین ئیسیفادەیەشی گەورەی چۆن بۆ مرۆڤایەتی هەیەی وەکو چۆن بۆ بابەتەکانی تر هەیە ئێمە خوڕافاتەکەی وەرنەگرین و بتوانین کوڕۆکەکەی بۆ قواری خۆمان بۆ نیشتیمانی خۆمان بۆ خاک و وڵاتی خۆمان نەوەک کوردێک هەبێ بڕاتە سەربرا کوردەکەی بە ناوی داعش ئینتاکەی ئێمە لەو فکرانە دەرناچی هەموو دنیای ئیسلامی بە تایبەت کە قسە لەسەر هینەکەین خوێنەوەیکی تایبەتیان هەیە بۆ ئیسلام مثلەن ئێران خوێنەوەیکی تایبەتی هەیە بۆ ئیسلام باشە شیعەیە لە ناو شیعە ئیثنا عەشەریە لە ناو ئیثنا عەشەری باوەڕی بە ویلایەتی فەقیه هەیە ولاية فقيه نفس ولاية رسول الله كذا باشا تركيا عين قراءيك هي راست غلافك إخواني هي بلام قراءيك هي ومذهبك تايبتي لأمي إسلامي خلال أوش الصالح لمدينة منورة بوم يعني هم أمي إسلامي بيني ولا هم قومه هنا كان فقط كرد قراءيك نبوة بوني بو آية لنا وكرد بيواني وانا جوري نبو بتواني قراءات خوێندنەوەیەکی هەبێ خوێندنەوەیەکی کوردانە بەڵێ هەبوو بەڵام جیاتی کراوە و باشترین نمونە بۆ ئەوە شیهاب الدین سەهڕەوەردی تەمەنی 36 ساڵە عارفێکی گەورەیە کوردە باشە صلاح الدین ئەیوبی لە مصرەوە کە خەریکی کوشتنی مسلمانانی ئیسماعیلیە باشە لە قاهێرە تەختەینی کردن طبعا صلاح الدین کورد بوو صلاح الدینش کورد بە بڵێ خەریکی کوشتنی مسلمانانە لەوێ صلاح الدین گوێبیستە بێ گەنجێک پیا بووە کوردە تەمەنی 36 ساڵە تەفسیرێکی هەیە بۆ قورئان قراءەیەکی هەیە بۆ ژیانی خاتەم عەلەیهی السەلام ئینسانێکی جوانە تەنانەت کوڕەکەی خۆی زۆری خۆشەوە کە حاکمی حەلەبە بەڵام صلاح الدین نامەیە گەنووسێ بە کوڕەکەی ئەڵێ سەهڕەوەردی بکوژە بۆ بیکوژێ خەڵکییان داوە بۆ گەندەڵی خەڵکییان داوە دژی دەسەڵان نەخێر بەڵام مەلاکان ئەڵێن ئەمە خەتەرە بۆ خەتەرە ئەڵێ مەلاکان ئەتوانن فەوزا دروستکەن تکایە بیکوژە ئەنجە بە ناچاری پێڵێ باوکم ئەڵێ بتکوژم لەبەرەوەی مەلاکان مەسلحەتیان لەقیوە تێشت ناگەن ئەبێ بتکوژین چۆن بتکوژم من دەسم ناچێتە خوێنی ئەڵێ هەر لە قەلعەکە سژدم کە بێنان و ئاو لێم گەڕێ بە ئاوا بە بەڕائەتەوە بە گوناهیەوە بمرم ئاوا مەبەستەکەم ئەوەیە من خۆم مەشروعێکی گەورەم هەیە بە ناوی ئیسلامی کوردی هیچ خلافێکی هەیە لەگەڵ پیرۆزیەکان دانا نەخێر ئەسڵە موافقی قورئانە 100% و من 12 کتێبم هەیە تەحەدا دەکەم یەکێ سەترێکی من بێنێت دژی ئاەتێک بیا دژی حەدیثێکی صحیح بێت تەحەدایان دەکەم و ئەگەر هەبوایە دەیانهێنا ئەگەر هەبوایە خۆ ئەمان نەجوێنیانەدا نەتەشیریانەکە نەدەچوونە مەحاکم دادگایم بکەن باشە هاتنیان وت دژیە و ئاەتەیە من ئێستا تەحەدایانەکەم و مەمنونیان ئەبم ئەگەر دەقێکی من لە ناو هەر 12 کتێبەکەم مخالفی ئاەتێک بێ مخالفی حەدیثێک بێ دژایەتەکە لەسەر ئەساسی دژایەتەکە لەسەر ئەساسی ئەوەیە کە خەڵک هۆشیار بوویەوە شوێن حیزب و ڕێباز و نەهجەکەی ئەو ناکەوێت سەلەفیەت سوودێکی گەیاندۆ لە هەرێمی کوردستان ئامانجەکەی چییە مەسەلەن دوای ئەجەنداکەی پشتی چییە سەیرکە من ساڵانێک سەلەفی بوومە باشە و سەلەفێکی عالمیش بوومە یعنی لە سعودیە بوومە و هەموو نەهجەکانی خوێندم تەواو کردووە و خەتیب بوومە سەلەفیەت گەورەترین زەرەری داوە لە کوردستان قراءەی سەلەفی قراءەیەکی زۆر تنگە یعنی ئەو پێی وایە تۆ 100% لەسەر غەڵەتی 100% غەڵەتی تۆ ئەو خۆی 100% ڕاستە تۆ لە دەرەوەی ئیسلامی ئەو لە ناوەی ئیسلامە ئەبێ تۆ گوێ لەو بگری ئەبێ تۆ لە کاتێکدا ئەمە دژی بەسیترین ئاەتە لە قورئان لەکم دینکم وەلیە دین لەنا ئەعمالنا وەلەکم بۆ قەزی کوردی سوودێکی هەیە بۆ قەزی کوردی جگە لە زەرەر هیچی دیکەی نییەوە ئەمە لە داهاتوو دەبیندرێت چۆن باش کۆن حزبی وەطنی حاکم بوو لە مەسر حزبەکەی حسنی مبارەک کۆمەڵەیەکین پیا بوون وتیان ئێمە کاکە کۆمەڵێ سەلەفین و ئێمە دەڵێن ئەطیع وەسمع وەلەو ضەرەبە ظەهرەک وەسەرەقە مالەک ئەڵێن دەبێ گوێڕایەلی سەرکردە و سیاسیەکە بی ئەگەر لە پشتیشی دای ماڵیشی دزی پێغەمبەر وا دەفەرمێت طبعا حاشا بۆ پێغەمبەر شتی وانە ئەمە حەدیثە ئەتوانین کە لە بەنی ئومەیە چۆن دروستیشی یەکەن بوختانە بۆ جەنابی خاتەم عەلەیهی السەلام یێ
حزبی وەتەنی ئەو سەلەفیانە کۆ دەکاتەوە کەناڵیانە داتێ پارەیانە داتێ مزگەوتیانە داتێ دام و دەستگای گەورەیانە داتێ ئەڵێ ئەمانە دژی ئیخوان ئیشەکەن ئیخوان سەرقاڵەکەن بۆی لە مەشروع سیاسەکە هین نەبێ بەڵام کاتێ حوسنی مبارەک تەنەحی دەکا جار ئەوە نەموزەجە بۆ ئێرە کە لێرەش ڕوو دەدا ئێستا ئێمە لە بیدایەتی ساڵی 22 ساڵیادی کورساتە باشە ئەیبینینەوە دوای چەند ساڵێکی دیکە ئەمان سەلەفیەکانی ئیعلانی حزبێکەکەن بە ناوی حزبی نور لە مەسڵ ناچی بەڵێ و پەرلەمانتاریانە بێ ئەچن لەناو پەرلەمان بانگەدەن با بە پەرلەمان جێگەی تەشریع لە دەرەوە بانگەدرێ و هەمومان ملزەمین بە بانگدان شیعارێکە و اینی کە لەناو پەرلەمان هینەکەن و ئەو کارە ساتەی نایەوە کە ئێستا مەسڕ ئەوە سیسی خواوی پارێزێ چەند ساڵە خەریکی ڕاستکردنەوەی ئەو هەڵانەیە بۆچی خۆڕێزێ بەڵام ئەو ئێستا ئیخوانەکان پێیاوە لابردنی مرسی ئەو زڵم و تاوانێکی گەورە بوو کۆمەڵێکیانی خستە سزنەوە کۆمەڵێک مامۆسای ئاینی خستە سزنەوە ئەوەل ئێستا لەسەر هین قسە بکەین بە اختصار پێت بڵێ مرسی یەک لەو جەریمانەی کردی جارە سنوورێکی بۆ فەندانە یەکەمین کەس هات عادلی مامی گرت نازانم بۆ کەم شعبی مەسڵ خۆشیێ بە مەلاکانیشی ئەو کەم لە سعودی عیلاقەم زۆر بوو لەگەڵیان دوو هات لەگەڵ قاعیدە عیلاقاتی بەست قەزیەک پێڵێن قەزیەت التەخابر ئەوەی محاکەمەی لەسەر کرا قسە لەگەڵ ئەیمەن زەواهیرێکە ئەڵێ یا ئەمیرە المؤمنین ئەمە مرسی بورسی بەڵێ لە نێتەیە و محاکەمەکان خۆیم هەمووی ببینی ئیرهاب حڕیەت نییە مامۆستەزانە حەڵالکردنی خوێنی ئەویتر حڕیەت نییە یعنی قورئان ڕێگەی بەمانە داوە کافرکردنی ئەوەی تر لا باش ئەم هینێک لە سەلەفیەت مەسەلەن نمونەیەک جێرمەوە لەسەرەوە کافرکردنەکە و کافرکردن لە سوسیال میدیای کوردیارینە مامۆستەزانە کافرە فڵانزە یەک لە سەحابەکان لە غەزوە ئەوێ کافرێکە شەڕەکە کافرەکە کە ئەکەوێ شمشێری دەسەکەوێ ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله سەحابەکەی کوژێ بە پێغەمبەر ئەڵێن کەسێ وتی لا ئیلاهە ئیلا الله بەڵام کوشتی صحابك الله يا رسول الله إنما قاله خوفا الله لا ترسي شمشيرة كم وتي لا إله إلا الله بيغمر وتي أفرمي السيد أشققت عن قلبه بطلي أو الشك بزام لدلو الله لا ترسي تودلي فماذا تفعل إن جاءك يوم القيامة بلا إله إلا الله توتيك الروج قيامة أقر بلا إله إلا الله بيت الله جاء من بوك الصدلم كما مصزانات تكفيرك فلان تكفيرك ئایا تۆ چیەکەی بەیانی ئەگەر ئەو پیاوە بەلا ئیلاهە ئیلا الله هاتە مەحشەر بەرامبەر ینی من ئەمست ئەو پرسیارە بکەم پێش پرسیارەکەم جوابەکەی منتدایەوە تۆ ئێستا لە ئیخوانە دەیت لە سەلەفیە دەیت مەسەلەن باسییانەکەیت ناترسیت مەسەلەن مەترسی لەسەر ژیانە دروست نەبووە یان مەسەلەن هەوڵ نادەی ئەمە بە دیالۆگێک بە مەترسی لەسەر ژیان من با ئیمانم بەخوا هەیە وازانم تەمەەن بەدەستی خوایە بەدەستی عەبدی ئیلاهی نییە من ئیمانی مطلقم بەوە هەیە و ئەوە خودایە ئاجالی هەمومانی دیاری کردووە ئەمە ڕقم یەک ڕقم دوو بەڕاستی من ئەمەوێ خەڵکی کوردستان لەوە تێبگام من زدی ئینسانی سەلەفی نیم زدی ئینسانی ئیخوانی نیم زدی ئینسانی ئیسلامی سیاسی نیم زدی فکرەکەم من رقم له هیچ کەسێ ناشێت ئەو فکرێ لە نێوان بۆ لەبەرەوەی فکرەکە ئەوەلەن تەشویهی خواکە تەشویهی پێغەمبەرەکە کاکە تۆ داعش هاتووە ژن و هینی خوشک و دایکی ئێمە ئێزدی بردو ئەڵێ ئەمە سنەتێکی پێغەمبەرە تۆ هاتووی ناڵێ ئەمە دژی خوا و پێغەمبەرە یعنی چی یعنی تۆ موافقی لەگەڵەوە پێت وایە پرۆژەیەکە بەیان پرۆژەیەکی بچووکی کۆمەڵێک خەڵکە و بە کۆمەڵێک گەنج و بۆ خوا سڵحاویش لەگەڵیان و ینی بە ناوی دینەوە مەسەلەن لەگەڵیان و پێت وایە لە فکری ئەوانەی کە ڕابەرایەتی بۆ نۆ سەلەفیەت دەکەن لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی دەرەوەی هەرێمی کوردستان دەرەوەی پرۆژەی کوردیان پێبێت بە زۆر بەیان خۆیان هیچ نین مەسەلەن سەلەفیەکانی کوردستان دیارن بەشێکیان جیهادی کە لە کتێبەکانی محەممەد بن عەبدولوهاب تێپەڕ ناکەن و لە سعودیە مەدەدیان بۆ دێ بەشێکیان سەر بە مەسەلەن هینی قوتبی
باشە کە باوەڕی وایە سەید قوتب خۆی لە معالم في الطريق ئەڵێ ئومەی ئیسلامی هەرێمووی کافرە ئەبێ سەر لە نوێ ئیمان بێنێتەوە ئەڵێن ئەی چی خەڵک نوێژەکە ڕۆژگری ئێڵە لا إله إلا الله محمد رسول الله ئەڵێ بە بەغاش ئەتوانێ یعنی توتی ئەتوانێ بڵێ لا إله إلا الله وەبێ سەر لە نوێ بێتەوە نە ئەمەی لە کوردستان دەگوزەرێ هەموو ڕێباز و نەهجە حیزبیەکان هەمویان دەستێکی دەرەکیان لە هینە وەجگە لە تیجارەتکردن بەخوا و بە پێغەمبەر و بەو ئاینە و بە عقلی خەڵکی کوردستان شتێکی دیکە نییە وەجگە لە نەهامەتی و خرافات و هین هیچی دیکەیان لێ بۆ گوێیان لێ دەگیرێ کەناڵی فەزایی لەبەرەوەی ئەمان وەکو وتم ینی حکوومەت پرۆژەی هەیە بۆ ئەوان حکوومەت دەرفەتی داوەتە ئەوان باشە تەنانەت ئەگەر ببینی گەورەتری قیاداتی سیاسیەکان پێشوازیان لێ یەکەن باشە بەڵام بۆ ڕۆشنگەرەکە وانە ئەنجا لێرە سوالەکەمان ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت حکوومەت لە ڕۆشنگەرە ترسێ ئایا ئەترسێ ڕۆشنگەر تۆ خوێنەوە چیە بۆ ئەو پرسیارە من خۆتە پرسی من ئەپرسم نا ئەمە پێڵێن الاستفهام الاستنكاري پرسیارەکەم بەڵام ئینکاری پرسیارەکەسەکە ئایا لەوە ئەترسێن ڕۆشنگەر خەڵک هۆشیار بکاتەوە واعی بکاو خەڵکی واعیش بە مافیکەم ڕازی نابێەوە بە دەست بە سەراگرتن و کۆتوبندکردنی ئازادەکان ڕازی نابێ ئایا لەوە ترسێ بوتت پرۆژەیەکی ئیسلامی خوێندنەوەیەکەم کوردیم هەیە باشە ئەمە ئەتواندرێت لە کوێدا گەنجێک کە ئێوێ متەدەین بێت گەنجێک ئێوێ تەواوی ژیانی لە چوارچێوەی پرەنسیپەکانی دینی ئیسلامدا داش نەبڕێ لە جیانی پێشکەوتن و تەکنەلۆژیا و عقلی لە کوێدایەکە گرێتەوە لەگەڵ لە هەمووی یەکە گرێتەوە من لەم کتێبە فەلسفەی ئیسلامی ئیسپاتم کردووە کە فەلسفە متەناقض نییە لەگە دینی ئیلاهی بەڵکو خوای گەورە لە زۆر جێگە ئەڵێ ئێوە بە فەلسفەی ادعو إلى سبيل ربك بالحكمة ئێوە بە فەلسفە بانگەشە بۆ این بکەن ناو مەشروعی منیشم لەسەر کردووە ئەوەلەن وەکو سەرچاوە پشتم بەستووە بە ئاەتی قورآنی دووەم سەرچاوە پشتم بەستووە بۆ حەدیسانەی کە صحیح لای من موافقی قورآن نەک دژی قورآن بێ وموافقی عقلە و پشتم بەستووە بەو نەزەریاتە زانستیانە کە ئێستا لە دنیا هەیە ناتوانرێ ئینکار بکە وەکو ئیڤولوشن مەسەڵەن پێت وایە سەرکەوتووەبی من لە ناو ئەوەی کە هێزی ئیسلامی جۆرا و جۆر هەیە فکری ئیسلامی جۆرا و جۆر هەیە ئیسلامنا ئیسلامی جۆرا و جۆر هەیە سەلەفیەتێ خوانی هەیە مەسەلەن حزب ئیسلامیەکان شتێکی زۆر جوانم بیرکەوتەوە ئیبن ڕوشت طبعا جوابی ئیمام غەزالی دایەوە بە تەهافت و تەهافت لە بەرەوەی غەزالی ئەڵێ کامل فەیلسوفەکان کافرن بتهافت الفلاسفة مش جاب يداته وينو فيتر ملاكان كوكا بن لسروي برشد كافره وسلطة ديتن كتابة كاني بسوتينن يقل طلبة كان يقري الله الرولة أجر بو أفكار أجري أفكار هميشة بالي هيو هميشة روا أفريا باشا أشياء وشينيك أخويا أجر بو أمي إسلامي أجري بخوا أو دريانا كإشارة بو دريانا وراسك كما بيكي تفرمي السب باشە ئەمە نزیکەی 800 ساڵ بێژە ئسلام قسەی کردووە من لە بەرەوەی پرۆژەکە زۆر بە ئیخلاصیت نووسیمە و مەسەلەن متەفائلم شوێنی خۆیەگرێ و یەک شتی تر لە ماوەی ڕابردوودا بەڵام تەمەنێکی دەوێت کاگیونس ینی کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی موسڵمانە پێویستی بەوەیە ئارام بکرێتەوە و هادی بکرێتەوە ئەنجا مەسەلەن کۆمەڵێک شتی پێبووترێ مەسەلەن کۆمەڵێک خەڵک هەبووە لە ماوەی ڕابردوودا من ناو نایەنم بەڵام زۆر دژی هەموو پیرۆزیەکانی دین بوون ڕەتیان کردوتەوە زەربیان بەسەرداهێناوە ئەمانە ترسی لە ئێوەش دروست کردووە بەسەر لە ئەوەی ڕابردوو تۆ ناوەکانە زانیت مناڵم هەموو کارێکیان خراپە بەڵام ڕەڤزکردنەوەکە من نەخۆشم پێم خراپە مەسەلەن ڕەڤزکردنەوەی تەواوەتی پێت وانیە ئەوانەش زەربەی گەورەیان لە فکری ڕۆشنگەری داوە لە هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوە ڕەتکردنەوەی دین جارێ مەحالە دین ڕەت ناکرێتەوە یان لێدان لە دین تۆ ئازادی مەسەلەن ئینسانەکە ئازادە خوا بە ئازادی دروست کردو من تۆ دروستمان نەکردو کەیفی خۆیەتی باوەڕی پێی هینی پێ نییە بەڵام ئەمان هەمیشە زەربەیان لە ڕۆشنگەریەکە داوە بەداخەوە ئەمانی ئەو بەریش کردویاتە حجەت ملحید من وەکو خۆم وەکو ڕاوی باوەڕم بەوە نییە لەسەر زەوی شتێکە بێ بەناوی ملحید ئەی باوەڕی بەخوا نەبێ
پێ دوایە کەس نیە بڕوا بخواینە هەر باوەڕێکی هەیە باوەڕی شێرێ هەر باوەڕێکی هەیە بەڵام دەشارێتەوە بەڵامی تر ئەی شارێتەوە لە بیریەکە وإن إلا من شيء يسبح بحمده ولكن لا تفهمون أو لا تفقهون تسبيحهم الله هەموو شتێک کە لە گردووندایە خەریکی وتوێژ و دیالۆگە لەگەڵ خوا بەڵام ئێمە لە زمانە جیاوازەکان زۆر کەس خوا لە پارە ئەبینێتەوە خوا لە جنس ئەبینێتەوە خوا لە سیارە ئەبینێتەوە لە خانوێک ئەبینێتەوە بەچی گەر تەفاسیل بدەینەوە مەسەلەن ئەمە دیگەرانی دروست بکات ابن عربي كاتي خوي شيخ الأكبر والكبريت الأحمر والنور الأبهر إيج لسر أماك الله هميشه خدا تجلي دكا لقلك لفيكنيني من ضالك لآوردانا ويشي جوليك إنسان كان لبروي تو نسبي خدا مطلقة نسبي هميشه ناتو أنا إدراك مطلق بري بتقول ليه بلام مخلوقاتي أو ددوزيتها کاک یونس ڕۆشنبیرەکان بەو پەرتەوازەیە ڕۆشنبیرەکان بەو دژێکە بەو لێک دابڕاویە لەکوێ دەتوانن ئاراستەی کۆمەڵگا بکەن ئەوە غیابی ئێوە نییە غیابی ڕۆشنبیرەکان نییە مەسەلەن هێزێکی سەلەفی دروست دەبێت هێزێکی مەسەلەن ئینسانەکاننا ئەوانەی بە ئیخلاسی گرتویانە ناوکوت فکرێک کە لە پشتەوەیەتی فکرێکی سیاسی دێن تەحەکومەکەن بۆچی هەزاران کەس دوای تۆ ناکەوێ کە تۆ خۆت بە ئیخلاسەوە ئەڵی نووسیومە بەڵام هەزاران کەس دوای کەسێکی لەو زۆر ناکەوێ بەڵێ وەکووتم مەسەلەن ئەمان حکوومەتێکیان لە پشتە ئەمان کامل مەسەلەن دام و دەستگایان هەیە سەتەلایتیان هەیە باشە و خەڵک تەوزیفەکەن ئیش لەسەرەکەن مشکلەکە هینە حکوومەت پرۆژەی نییە بۆ ڕۆشنگەری تۆ بیسوتە تا ئێستا مەسەلەن 30 ساڵ لە کوردستان ئیخوانێک دادگای کرابێ لەسەر مەقالەیەکی بیسوتە سەلەفیەک لەسەر خۆتبەیەک دادگای کرابێ بەڵام بیسوتە سزا درابێ دوورخراونەوە هین نییە دوورخراونەوە تەکریمکردنە ڕێزلێنانە ئەنێ داوامەکەومەکە لە ماڵەوە هین ڕاتبەکەش دەدەینێ دوو لەو سەردەمی سۆشیال و عەولەمەیە فکر سجن ناکرێ ئەتوانێ بەیانی مۆبایلێک دابنێ بەرامبەر مۆبایلەکەی هەرچی ئەوێتە لە فکرەکە بیگەێنێتن بەڵام ئەوە ئێمە ومانانین دەیان ساڵە بەدەستی دادگایی کردن و بەدەستی توهمە بۆ بەخشینەوەی بێبنەما خۆشەکەش لەوێت لە 2015ەوە من وەکو خۆم نزیکەی زیاتر لە 80 داوام دژ هەبووە لە یەک داواش سەرکەوتو نەبوو بۆ لەبەرەوەی هیچ حجەتێکیان نەبووە هیچ حجەتێکی قانونی نەبووە تەنانەت ئەگەر قازیەکیش متفق بێتن بەڵام کە چۆتە تەمیزەکە زیاترن لە قازیە ویجدانیان ڕێگەی نەداوە لە کۆتاییدا ئێمە لە کوێی پێشکەوتن و ڕۆشنگەری دنیاداین مەسەلەن دوێنێ 21 بۆ ئەمڕۆ 22 زۆر جار ئەوترێت مەسەلەن ئەم بینی خەڵگەڵێ هەر ڕقم گۆڕینێ ئێمە چیمان کرد ئێمە بێت چی بکەین لە من جوابم دەیتەوە هیوادارم سیاسیەکانمان دوو حیزبە گەورەکە زۆنی سەوز و سەرەتا لە ناو حیزبەکانی خۆیان بڕیار ڕۆشنگەری بدەن على الأقل با ڕۆشنگەرەکەش دەنگی هەبێتن تەفسیری هەبێت تەویلی هەبێ کابرای سەلەفی و ئیخوان و ئەوەی دیکەش بە دەنگی هەبێتن على الأقل يعني وەکو یەک سەیرمان بکات دوکما مواطنی وڵاتین یان لە شوێنێکە بەیەک بگەن لە شوێنێکیش بەیەکەگەین لە شوێن من دەیان شێخ و مەلاوهین هەیە ڕەفیقی ڕۆح بە ڕۆحی و ئیستیفسار و مناقەشەی زۆرینی شەکەی بەڵام کە بێتە دەرەوە دەڵێنا لە ترسی خەڵکە دەبێ بڵێم ئەوە دژە دینە لە ترسی خەڵکەکە ئەین تەنانەت مەلاکەش مسایرەی عوامەکە ئێمە لە کوێی ئەوەی خۆمان بین ئێمە دەبێت سیاسیەکانمان ئەو بڕیارە بدەن لەو مەرحەلەیە لەبەرەوەی من ئەزانم کۆمەڵێک ڕۆشنبیری زۆر دڵسۆسن ئامادەن لە ناو حیزبەکەیان و لە ناو دەسەڵاتی کوردیش یارمەتی بدەن و پرۆژەیان هەبێتن بەڵام سەرەتا ئەبێ حیزبەکان بڕیاری ڕۆشنگەری بدەن لەوێوە دەربچێت چونکە حیزبەکە باوەڕی پێ نەبێ بێتە حکوومەتیش ئەبێتە شتێکی ڕووکەشی دواسەرنجی بەڕێزراوی وەڵام من دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هەمیشە کورسات کە دروست بۆ لەسەر بنەمایەکی وەکو مام جەلالەی فەرموو بنەمایەکی ڕۆشنگەری و دیبەیت و گفتوگۆ و قسە باشە گۆڕینەوەی ئارا دروست بووە نەک لەسەر ئەساسی مەسەلەن محاکەمەکردنی و شەویان تۆمەت بەخشینەوە جوێن و تەشیر زۆر سپاس بۆ بەڕێز یونس ڕاوی نووسەر سپاس بۆ بەڕێز
بینەرانی خۆشەویست بە هیوای گفتوگۆیەکی کراوە ڕاشکاومان پێشکەش بە ئێوە کردبێت وەکو وتمان لە پێشەکیدا کە مینبەری کورسات نیوز بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکە مینبەرێکی کراوە دەبێت تا ئەو ئاسێکە بتوانین بگەینە دەرەنجامێک و بەرەو پێشکەوتن و بەرەو کرانەوەی زیاتر لە هەموو بوارەکان هەنگاو بنین. پانۆڕامامان لەگەڵ هاوکارەکانم پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن.